باز لە بابەتێکین کە ڕەنگە ئێستا جێ سەرنج بێ بە هەمومان جۆرێکی نوێی مریشک بەرهەم بهێنرێت ئەبێت چ تایبەتمەندیەکی هەبێ بۆیە لەم تەوەرەمانە جوتیارێکی نمونەی کورد جۆرێکی نوێ و جیاوازی مریشکی بەرهەمهێناوە ئەبێت جیاوازەکەی لە چیا بێت ئەبێت ئەو تایبەتمەندیانەی کە لە مریشکەیە هەبێت و بەرهەم هێنرابێت خۆی لە چیا بینی بێتەوە بۆیە بۆی کە زانیاری وەرگن لەسەر ئەم بابەتە ئەتوان بینەری ئەم تەوەرەمان بن بۆ مەبەستەش ئەو جوتیارە نمونەیە لامان ئامادەیە کە زۆر بەڕێز شێخ جەمالی کربچنێ و جوتیارێکی نمونەی ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە کاکە شێخ جەمال زۆر بەخێر بەوی سەر چاوان بەخێر هاتی زۆر سپاس بۆ تۆ چەند ڕۆژێک بەر لە ئێستا هەواڵێکم بینی کە بەڕێزت جۆرێکی نوێی مریشکت بەرهەم هێناوە ئەمە پێمان بڵێ بابزانین ئەم جۆرە نوێیە چ جیاوازیکی هەیە لەگەڵ ئەو مریشکە ئاسایی کە لەنێو بازاڕەکانە هەیە و چەند ساڵە بوونیان هەیە چ تایبەتمەندیەکی هەیە مریشکە ئێمە وەکو جوتیارێک لە یەکێک لە گوندەکانی کوردستانە دانیشین دایم هەوڵی ئەوەمان داوە شتی نوێ بەرهەم بێنین لە بەرومە کشت و کاڵەکان یاخود لە بەرومە پەلەوەیەکان لەم دوایە بیرمان کرد لە چەند ساڵی داهاتوو بیرمان کردەوە کە گۆڕانکاری لە مریشکی کوردیا بکەین بۆ ئەوەی بتوانین گۆشتێکی زیامان بداتێەوە لەگەڵ ئەوەی شایلکەیەکی زیاو بکات ئێمە هەڵساین دوو جۆر مریشکمان هەڵبژار لە مریشکەکانی بازار کە ئەفرۆشترێ یەکیان لە ناو کوردەواری خۆمانە بە $100 ناسراوە هی یەلکەکردنە توانای هەیە لە ساڵێکا 300 یەلکە بکە یەکێکیشان ئەو مریشکانەیە کە بە ڕۆژانە خۆمان ئیکڕین و لە بازارە کێلگە پەلەوەرەکان بەخێوە کرێەوە لە بازار گۆشتەکەی خۆی مریشکە سپیەکان ئەمە بۆ ئەوەی ئەمەیان گۆشتی زۆرە ئەوەشیان یەلکەی زۆرە هەسان ئێمە لێرا کەڵەشێرێکمان هەڵبژار لە ناو مریشکانی خۆمانە کەڵەشێری شامی ئەو کەڵەشێرە شامیش تایبەتمەندی چی هەیە وەزنیان زۆرە وەزنیان زۆرە هاتین لە یەکماندا ساڵی پار سێ جوچکەمان بەرهەمێنە چونکە ئەگەر زۆر بێ ئەبێ شوێنیان بۆ جاکەینەوە ئەگەر زۆر بێ ئەبێ شوێنیان بۆ جاکەینەوە ئێمە سێ مریشکمان سییانمان لە بەرهێمەنا دوو مریشک و کەڵەشێرێک یەکێ لەنەوەی شەدەلارەکە یەکێ لەنەوەی مریشکی گۆشتەکە ئەم دوانە کە تێکەڵمان کرد ئەم ساڵ کە هاتنە ئاسی یەلکە تا ئێستا زیاتر لە هەردوو لایەن زیاتر لە 100 یەلکەیان کردووە و لەگەڵ ئەوەشە لە یازار یەلکەشەکەن گۆشتی یەکێکیان لە 3 کیلۆ نیو بەرۆژوورە مریشکەکان یەکیشیان گەیشتۆتە 2 کیلۆ 600 بەرۆژوور ئەمەیان کە شێخ جەمال ببوورە قسەکەشت ئەبڕم هەر ئەوەی کە ئێوە نوعی مریشکەکەتان دەستنیشان کردتان بە $100 اینجا نوعی باڵەن کاڵەشێرەکە شامی یعنی ئەم دوودانە تەنیا هۆکار و نهێنی ئەم گۆڕانکاریە بووە یان نا نهێنی ئەم گۆڕانکاری ئێمە نێتمان ئەوەیە مریشکێک بەرهەمبێنین کە بتوانێت یەلکەیەکی زۆر بکات لە هەمان کاتیشا گۆشتی بەستمەوەی خواردنەکەتان ئایا گۆڕیە لەگەڵ ئەمشا یان بۆ نمونە کۆمەڵێک دەرمانی تایبەتی پێ ئەیان ئێمە تەنها لە یەکمان داون کەڵەشێرەکەمان کردەوە باوک ئەو دوو مریشکەشمان کردۆ بەدایەکی ئەم نەوەی دووهەمەی سەنەوەی دووهەممان هەیە لە ماڵەوە پەروەردەیەکن نەوەی دووهەممانەیە ئێستا ئەوەمان کەڵەشێرەکە باوکە کەڵەشێرەکە یەکەم جار باوکی ئەو دوو مریشکە بوو $100 و مریشکی گۆشتەکە ئێمە لەوە سییانمان بەرهەمێنە کەڵەشێرێک و دوو مریشک یەکیانەوەی $100 بوو یەکیانەوەی گۆشتەکە بوو ئێستا لەمانیش کۆمەڵێکی ترمان بەرهەمێناوە ئەمانەوێت لەمانە کە ئێستا بەرهەممانێناوە نزیکی 50 بەرۆژوورە ئەمانەوێ لە کاتی هێلکا شوێنیان بۆ جاکەینەوە هەڵبژاردنیان تیا بکەین هەڵبژاردن چۆنی تیا بکەین بزانین کام مریشکیان زۆر هێلکەکە و وەزنی زیاد ئێمە ئەمانەوێ وەزنی مریشکی کوردی لە کوردستانە بەرزکەینەوە مریشکی کوردی خۆمان مریشکەکانە لەم نەکەڵەشێر لە کیلۆیەک دەستپێکە بۆ 2 کیلۆ کەم مریشکی خۆمان وەزنی زیاد کەڵەشێرەکانیشمان لە 2 کیلۆ کەمەگاتە یعنی بە ئاستە مەگاتە 3 کیلۆ ئێستا ئێمە ئەو کەڵەشێرەی کە ئێستا باوکی ئەمنەوەی دووهەمەیە 5 کیلۆیە مریشکەکانی 3 کیلۆنی و 2 کیلۆ 600 ئەوانەیە جا ئێمە توانین ئەوتێت بەداخەوە ئەوەی کە هەیە ئەگەر مریشکە گەورە بێت لە بازاڕ بەداخەوەڵەن هۆرمۆنات و داودەرمانی بۆ بەکارێن بەڵام ئێوە بە شێوەی سروشتەکەی کە ئەم کارەتان ئەنجام داوە لە ڕووی کواڵیتی گۆشتەکەەوە گۆشتەکەی چۆنە لە گۆشتی مریشکی کوردیە بۆ ئێمە بە سروشتی مریشکە کوردیەکان بەخێوەکەین ئەگەر ئەوە ڤیدۆکەتان بینی ئەوە ڤیدۆکەی سێکە ئێمە لە ناو مریشکی ئەوە نەوەی یەکەمە ئێستا جوچکەی ئەمانە ئەو کەڵەشێرە 5 کیلۆیە کە لەو مریشکانە
3 کیلۆ نیوەیەکیان 2 کیلۆ 600 ئەو دوو مریشکە کە ئیتی بن لە شاشەکە زیاتر لە 100 هێلکەیان کردو ئەمسا ئەمە تۆ چەندێکە سەرقاڵی ئەمەی کاک شێخ جەمال چەندێکە سەرقاڵی وەڵاهی 2 ساڵ سەرقاڵم بەڵام ئەیتەوێ 2 ساڵ لایکەمی 2 ساڵ تری شەوێ بۆچی بتوانم هەڵبژاردننی تیا بکەم ئەو هەڵبژاردنە چۆنە ئێستا نەگەیشتیتە هیچ ئەنجامێک لەو هەڵبژاردنەکە ئەنجامەکە ئەوەیە بۆم دەرکەوت کە یەلکە زۆرەکەن گۆشتیان زۆرە گۆشتیان زۆرە ئیسا من ئەمەنەوەی دووهەمە لەمانە هەڵبژاردنەکەم ئەمساڵ ئەمانە ئەبێ هەر کە مریشکێک و کەڵەشێرێک شوێنی تایبەتی خۆیان هەبێ شوێنی تایبەتی خوانێ بۆی لێی تێبگەمدا ئەم مریشکە چەند هێلکەی کردو ئەم کەڵەشێرە وەزنی چەنە نەک ئەوەی گشتیە بەڕەواکەینە حەوشێک لەنەوەی یەکەمە ئەو مریشکانی کە بۆن منە بەرهەم هاتووە کام مریشکیان بۆن منە یاخود چەند هێلکەی کردووە مریشکێکیان زۆرترین هێلکەی کردوێ گەیشتوتە چەند هەردووکیان بەقەدەر یەکیان کردو پێچێشە دەلارەکە دەیەلکەی زیاتر کردبێ لە بەژمارە پێچێشە دەلارەکە دەیەلکەی زیاتر کردبێ نەوەی شە دەلارەکە بۆ خۆی ئەوە اختصاصی خاص اختصاصی ئەو مریشکانە یەلکەیە هیچ شتێکی بۆ گۆشت نییە بەتەنها بۆ یەلکە بەخێوەکری بەس مریشکەکەی تر بۆ گۆشت بەخێوەکە وەزنی زیابێ بەس یەک سیفەتێکی جیاوازیان هەیە لەگەڵ مریشکی کوردیا ئەمان زۆرە خۆن زۆرە خۆن بۆیە لەوانەیە کێشیشیان ئاوا زۆرە خۆن ئێستا ئەوەتانە ها چۆنە خۆن زۆرە خۆن هەتا بیان لێتیا خۆن جا لەبەر ئەوە ومێدم ئەوەیە کە ئەگەمە ئامانج بۆ وەزنەکەیش بۆ یەلکەکەش جا ئێستا لەگەڵ خۆشتە عزیێتە کێشان نمونە لە هێلکەکەشت هێناوە وایە باسێکی هێلکەکەمان بۆ بکەیت عزیێت کێشی یەک دانە لە هێلکەکان ئەگەر نیشانمانی بێ باسێکمان بۆ بکەیت ئەم هێلکەیە ئێستا بۆ نمونە بەداخەوە ئەمەش هەیە لەناو بازاڕە هێلکە ئەگەر قەبارەکەی یا ئەندازەکەی گەورە بێ ئەمە با بڵێن کواڵیتی دانرێت هەرچەند هێلکەی کوردی تایبەتمەندی خۆیە ئەمە هەر حسابی هێلکەی کوردی بۆ کرێ هەر هێلکەی کوردیە یەلکەی کوردیە لەبەرچی لەبەر ئێمە بە گەنم و جۆ و دانەوەڵی خۆمان بەخێوانەکەین و بەرەڵاش لەو دەشتا لە سروشتێکی پاک و خاوێنە ئاژین ئەوە نییە لە کێڵگەیەکە لە کێڵگەکی داخراوە بە ئەلف بەخێو کرێ خۆ ئەم هێلکەش تامی تایبەتە ئەم هێلکانش تامێکی تایبەتیان هەیە ئێمە ئەم هێلکانەی سەیلکەمان هەیە لە مەفقەس دامانناوە بۆ ئەوەی جوچکەی ترمەوە بەرهەم بێنێ ئێمە یەلکەی کوردی خەڵک زۆر داوای لەسرە ئێستا ئەنجا مریشکی کوردیش ئێستا داوای زۆر لەسرە جا لەبەر ئەوە ئێمە هەوڵەکەمان ئەوەیە بتوانین مریشکی کوردی بەرهەم بێنین گۆشتی زیابێ و نەوەیش زۆر بخاتەوە ئەگەر یەلکە زۆر بکان نەوەیش زۆرە خاتەوە ڕاستە ئێستا تۆ نزیکەی چەند ساڵێکە وەک خۆت باسی لێوە کرد خەریکی ئەم کارەی نەوەیەکی باش خستۆتە بۆ نمونە ئەم مریشکانە نەوەیەکی باشیان خستۆتەوە بەنیازی ئەم کارە گەورەتر بکەی بۆ نمونە ئیتر لەنەو بازاڕەکانە لەبری ئەوەی کە خۆمان ئەم مریشکە سپێکەوەکو باسمان لێوە کە ڕەنگە زۆر کات بەداخەوە لە ڕێگای چەندین دەرزی و بابەتی ترەوە بۆ نمونە قەڵەو کرابێت و گەورە کرابێتن بەنیازی ئەوەی کە ئەم مریشکانەی کە تۆ باست لێوە کرد جێگرەوەی ئم بابەتانی تر بێ ئەم مریشکانەی تر بێت لە بازاڕە هەیە لە 100 جێگرەوەی ئەوە نابێت بۆ ئەوانە مریشکی کێڵگەن و لە کێڵگا بەخێوەکرێن و بەڵام بەو دەستورەش نییە کە جام نابوو باسیەکەی مریشکی کێڵگە بەو دەستورە خراپ بێ بەو دەستورە نییە ئێستا عیلمەکە واڵێ ئەڵێ ئەو مریشکانەی کە لە بازاڕایە لە 2 کیلۆ سەر نەکەوێ سروشتیە خواردیان بەڵام کە زۆر قەڵەو بێت و گەورە بێت و ئەمانە ئەڵێگاتە 4 کیلۆ لەوە لە پارێزگای سلێمانی خۆمانە لە کوردستانی خۆمانە تەڵەبیان لەسەر ئێمە خۆم شخصی خۆمە چون کامە گەورە بێ وەڵ حەزمان لە مریشکی گەورەیە خۆمان نەفسیان وای بەڵام خۆی لەسەر بچۆ بۆ بەغا بچۆ بۆ شوێنەکانی تر بچۆ بۆ وڵاتان ئەو مریشکە گەورانە نابینی لە ئێران مریشکم بینیوە لەوانەیە سەحەر زیاتر شارەزا بێ باوەڕکە ناگاتە کیلۆیەکی ئەوانە تەندروستن بەس مریشکی کێڵگەی خۆشمان سێری ئەوە مەکە و هاوردەکان بێت مریشکی کێڵگەی خۆمان هەموو بەرهەمێکی ناوخۆی خۆمان زۆر پاکترە لە بەرهەمی هاوردە بە ئەمەش بڵێ ناخت ڕاستە جا باشە جا کاک شێخ جەنابەت کاتێک باسی بابەتەکانەکەی ئەوە نە بە جوانی باسی ئەەکەی هەندێک جار بنیام لای وایە لەگەڵ کەسێکی پسپۆری جێنێتیک کەسێک لە ڕۆزانستێکی و جەنابەت ڕاوێژت کردەوە باسینەوەی یەک و نەوەی دوو ئەخەکەیت و ئەمانە بۆ نمونە هیچ ڕاوێژێکە کردووە یا بە تەما هەی بۆ کارەکەت ئەگەر ئیشەڵا بەرفراوانی بکەیت هیچ ڕاوێژێ بکەیت لەگەڵ کەسێکە لە ڕۆزانستێکەشەوە بابەتەکە تێکەڵ بکرێت ئیشەڵا پرۆژەکە سەر بگرێت من وەکو جوتیارێک نەفسەنها بۆم پەلەوەرانە بۆ هەموو کارە کشتتوکاڵەکانم سەردانی توێژێنەوەی کشتتوکاڵی سلێمانیەکەم ئەمە یەک ئەمە ڕئیسی توێژێنەوەی کشتتوکاڵی سلێمانی دووهەم
سەردانی کۆلیجی کشتتوکاڵی خۆم بە قوتابیەکی کۆلیجی کشتتوکاڵی زانکۆی سلێمانی ێزانم و هەموو مامۆستاکانی کۆلیجی کشتتوکاڵی سلێمانی هاوکارن و لەم مریشکانەشە بە تایبەتی دکتۆر نەوشیروان دکتۆری ڤێنتەرنەریە لە سلێمانی لە هاوکارمە لە ڕێی تەلەفۆنەوە هەر کێشەیەکم بێ قسەی لەگەڵەکەم و زانستیەکەم بۆ لایەنە زانستیەکەم بۆ ڕاستەکاتەوە. زۆر باشە جا لەسەر ئەم بابەتە هیچ قسەیەکە جەنابەت ئەگەر ماوە بۆ ئەوەی کە بۆ نمونە پرۆژەکەتی شەڵا بەرفراوان بکەی پێویستت بچی ئەگەر باسێکی ئەمامان بۆ بکەی لە کۆتای گفتوگۆکە مەمنون دەبین. وەڵام پێویستم بەچێ پێویستم بەوەی خی گەورە هاوکارمان بێ خی گەورە یارمەتیمان با بۆ ئەوتان پرۆژەکەمان سەرکەوتوو بێت بە هیمەتی ئێوەی ڕاگەیاندن و ئەمەش دەرفەتێکە بۆ ئەوەی ئێمە بەرهەمەکەی خۆشمان بە خەڵک بناسیێنین و ئینشاءڵڵا خی گەورە مەوداماندا ئێمە بەردەوامە بین لەسەر کارەکەی خۆمان و داواش لە جوتیارانی کوردستانی خۆمانەکەم هاوتاکانی خۆمان جوتیارانی هاوتای خۆمان کە تەنها بەو ویشە تەقلیدیە کۆنانی خۆمانەوە وابەستە نەبین نەبەسرینەوە هەوڵ بین بۆ پێشکەوتن هەڵدەگەریکردن بۆ خۆ ئێمە لە جوتیارانی سەرانسەری جیهان کەمتر نین. ڕاستە ئێمە خۆم بەخوای شخصی خۆمەوەکو جەمال خۆم بە کەمتر نازانم لە جوتیارانی سەرانسەری سەردەوی بەڵام تۆ ئەوەنە شتی جیاوازیشە بەرەم هێناوە تەماتاکە چەنەها شتی تریش کار هەمووی جیاواز دەستە خۆش ئێمە کێشەمان ئەوەیە ئێمە بەدەستیشەکە ڕاشتان جوتیارانی دەرەوەی وڵاتی ئێمە بە ئامێریشەکە ئامێر ئیسەوە تا وەزارەتی کشتتوکاڵ بەتەمایە لە ڕێی قستی دوورخایەن و ئامێری کشتتوکاڵیمان بۆ بێنە ئینشاڵڵا چاوەڕوانیانین و من زۆر سپاسی ئێوە کەم و زۆر سپاسی برادرانی پشتکامێرە و کورساتەکەم یەکەم جار کە من لە ساڵی وازام 2009 بوو 2010 بوو کە یەکەم بەرنامەکە بانکرام لە کورساتەوە بانکرام لەسەر ئەوە بوو پەتاتە لەسەر تەماتە مدربم کردبوو. کورسات ماڵی خۆتانە کاک شێخیان گەورە و کردین سپاس بۆ ئەوەی کە لەو شوێنە دوورەوە تەشریف هێناوە بۆ لای ئێمە خوا بەخێر بێ سەر چاوەڕماندوومان کردی. زۆر بەخێرات.